ئێمە کۆی گشتی ئامارەکان لە ساڵی 2023 کە هەمان بووە 3356 حاڵەتی شێرپەنجەی هەبووە و نزیکەی 6442 کۆدی گشتی کراوەتەوانێت چکە خۆتان نەزانێ ئێمە لەم نەخۆشخانەیە تەنها نەخۆشی شێرپەنجەی نابینین بەڵکو ناشێرپەنجەیش دێت بە تایبەتی ئەوانەی کە حاڵەتی خوێنیان هەیە بەڵام ئەمانەش بێگومان پێویستیان بە پشکنین بۆ هەروەها مانەوەیە لە نەخۆشخانە هەروە دەبێت لەلایەن پزیشکانەوە ببینن ئەگەر ئێمە سێرکەین لەوە نەی کە ڕێژەی وەری بگرین ئەگەر ئەم دوو مانگەش کە ماوەمانە مانگی 11 و 12ش گۆڕانکاریکی ئەوتۆ لە ڕێژەی توشبووان بە شێرپەنجە نەبووە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە خەمسار بین بەوەی کە بڵین ڕێژەی توشبوون بە شێرپەنجە کەمی کردووە بەڵام بەداتا ئەگەر وەری بگری وەک لەم چەند ڕۆژەی ڕابردوو برای بەڕێزم دکتۆر زەردەژ ئاماژەی پێیا کە ڕێژەکە کەمی کردبوو ئەگەر حومانگی یەکەمی ئەم ساڵ لەگە ساڵی 2023 بەراورد کرێ بەڵام کە سێرەکەی ماگانە کە بەرەو پێشە چین ئامارەکان بڵاو دەکەینەوە ڕێژەکان بە نزیکەیی ئەتوانم بڵێم وەک یەکن بەڵام بیرمان نەچێ ئێمە ئەو ژماری کە بڵاوی دەکەینەوە بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی کە تووشی دڵەڕاوتی و دوودڵی نەبن کە زۆر جار بەداخەوە وا باز دەکرێت کە شاری سلێمانی بۆ بە چەقی توشبوون بە شێرپەنجە ئەوە دوورە لە ڕاستیەوە چکە ئەو ئامارە هەمووی هی شاری سلێمانی نییە بەڵکو هی پارێزگاکانی تری هەرێم و عێراقیشی تێدایە ئەمە جگەلەوەی کە پارێزگای هەڵەبجە ئیداری سەربەخۆی ڕاپەڕین هەروەها ئیداری سەربەخۆی گەرمیانیش بە هەمان شێوە لەم نەخۆشخانەیە چارەسەر وەردەگرن بۆیە من هیوادارم دڵنیا بن لە بڵاوکردنەوەی ئامارەکان و لە ئێستادا ئێمە کار لەسەرەوە دەکەین کە بە فعلی و بە داتایی ورد بڵاوی کەینەوە کە چەندی هی سنتەری پارێزگای سلێمانیە چەندی هی پارێزگاکانی تری هەرێم و عێراق و هەروە ئیدارە سەربەخۆکانی سەر بە ئیدارەی سلێمانیە.